لە ڕێگای پایتەخت میدیاوە مژدەی ئارین مەسرور بارزانی بە مسلمانان دەدرێت. لەسەر ئەو بابەتە دەچمە لای مامۆستا شێخ عەلی تاهیر و مژدەی ئارین مەسرور بارزانی لە پایتەخت میدیاوە ڕادەگەێنێت. مامۆستا گیان سڵای خوات لێبێ بەخێر بن. مژدەی ئەم شەوی ئارین مەسرور بارزانی چییە بۆ حافظ قورئانەکە؟ والله ئەو شەوە دڵمان زۆر خۆشە لەبەرەوەی ئەو جەمعە مبارەکە لێرەنا و دڵمان زیاتریش خۆش بوو بەوەی کە کاک ئارین بارزانی بە زیادەوە هاتە مەیدانێ، ئەویش بە زیادە و هاتە مەیدانی هەم لە ناحی مادیەکەی زیادی کرد و هەم لە ناحی عەدەدەکەی زیادی کردن. ئەمە دووماندانە. دوای طموحمان بوو ببتە دە کەس، بە دە کەسی مەمنون بووین، دە کەس حافزی قورئان کەوا ئەو پارەی بدرێتێ. بەڵام الحەمدولله جەنابی هاتە سەرخەت وتی مامۆستا 30 ڕۆژی ڕەمەزانی 30 ڕۆژەوەیە. گوتم بەرێ، گوتی ئەم نیشتی کەس حافزی قورئانن. والحاصل کە ئەوانە زۆر کەس تەقدیمی کرد، ئەمە فلتەرماندانا بوو، شەرت و شووتمان هەبوو. الحەمدولله شەرت و شووتەکان و ئاخریش لە 20 ساری ڕەمەزانی ئیمتیحانیانمان پێکردن. الحەمدولله نەتیجەکە ئەوڕۆ دەرچوو، 30 کەس براوە بوون. الحەمدولله چەند سەعاتێک چی دیکەش ناوەکانش بڵاو دەکەینەوە. چەند ناوەکان بڵاو دەکرێتەوە؟ نوێژی بەیانی ئەمە لایڤەکەی دەکەینەوە. ناوەکە ئێستا تەواو خەڵک ناوەکان دەرچوو، ئێستا لە کنمە. بەڵام ئەمە حەزمان لێ نوێژی بەیانی لەبەرەوەی لە نوێژی بەیانی بۆ ئەو پرۆسەمان ئیعلان کرد لە یەکەم ڕۆژی ڕەمەزانێ دەمانەوێت لە 27 لەیلەة القەدر نوێژی بەیانیەکەی عینەن ئیعلان بکەین. تاقیکردنەوەکەش تەواو بوو الحەمدولله. خەڵاتەکانی ئەم شەو چی بچین؟ خەڵاتەکانی ئەو شەو تازە لیرەکی زێرماندا مێر منداڵێک عمری 12 ساڵ بوو، 12 قورئانی لەبەر بوو. عمرەکماندا کەسە کە حافظ بوو نابینا بە هەموو قورئانی لەبەر بوو. ئێستا زیوماندانایە دەدەینە پیاوان و دەدەینە ئافرەتانیش و لەوانەیە ئێستا بەدەیان عمرەش ئەو کەسانی کە سەفەری عمرەیان نەکردیا تیر و پشک دەکەی. چمان کردی؟ ئەوەی هاتە ژۆرەوە نازانم مەوزوع چ ئەملۆ تو کەشف دەکەم ناومان نووسیە. سەفەری عمرەت کردیا خوا موفقت دادەنیش خوا قبول کرد. سەفەری عمرەی نەکرد ناومان نووسی، ئەوە نەیانزانی ناو نووسینەکە چییە. ئێستا شوشەکەش لێرەیە، حەزەکە بیرە نیشانی بدەین. ئەو شوشەیە ئێستا ئەوانە نازانن مەوزوعی چییە. ئەمە ئێستا ئەو شوشەیە ئەوە ناوی ئەو کەسانی تێدا سەفەری عمرەیان نەکردیا. سەعات تەکماندانە لە 12 هەتا یەک. ئەوی هاتە ژۆرەی ناویمان نووسی، شوێنی کامیرانی بچێ پاش ناویمان نووسی. ئێستا ئەوانە چیر و پشت دەکەی. ئەوەی ناوی لێرە دەرچوو سەفەری عمرەی دەکا بە تەیارە، بە پاسیژ نە، بە تەیارە هەتا ماندی. ئێستا من نازانم، ئەمن بەخۆی لە دووم دەست پێ کردیا. دەست پێکی بە دوو، بەڵام تەوەقعم هەیە باش بڕوە بێنە سەر دێنە خەت دێنە خەت بزەبەت ئینشاءالله. تەمام. مامۆستا بینیمان تازە یەکێک لە ناوەکان قورئانی لەبەر بوو خەڵات کرا گەشتێکی عامرە بە تاقیکردنەوە دەیکەن. منداڵێکی تریش لیرەی زێر پێدا. باشە. مامۆستا بە کورتی بۆچی ویستت مژدەکە لە پایتەخت میدیاوە بە مسلمانان؟ ئاخە چالنجەکە لێرە بوو، چالنجەکە لێرە بوو، نەتیجەکەش دەبی هە لێرە بی. بەڵێ بینێرانی پایتەخت میدیا بەڵێ بینێرانی پایتەخت میدیا مژدەی ئارین مەسرور بارزانی کە مامۆستا شێخ عەلی تاهیر لە ڕێگای پایتەخت میدیاوە ڕایگەیان کە گوتی چالنجەکە لە پایتەخت میدیاوە بوو کە ئارین مەسرور بارزانی چالنجەکە قبول کرد و نەتیجەکەش لە پایتەخت میدیاوە ڕایگەیان کە 30 کەسن ئەو کەسانی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردبوو ئەوە ژنیان بۆ دەهێنرێ کە لەسەر خەرجی ئارین مەسرور بارزانی. ئەو دیمەنانەی کە دەیبینین دیمەنی مزگەوتی حاج باروگەردیە کە بە هەزاران کەس لێرە ئامادە بوو.